لە ئێستا ئیتر ئەزانین کە وەرز خەریکە سار دەبێت و زۆرێک لە خواردنەکانی کوردەواری کە لە زستانە جاران بەکار هاتووە ئێستا زۆر جار ناوە برێت و هەندێک لە خێزانەکانی دروستی ئەکان بەڵام بەداخەوە سەر کۆوای لێ هاتۆ ژەمە خواردنەکانی کوردەواری لە زستان و هاوین هەر تقریبان بە یەک شێوەیە کە بۆ نمونە هەر برنج و فاسۆلیا و گۆشتەکەیە زۆر ئەوەی کە بۆ نمونە تۆ گەنمە کوتاوێک ترخێنە دانوولە ئەمانە دروست بکەی بۆ وەرزی سەرما پێما بە زۆر بە کەمی ڕوئەیە بەداخەوە باشی لاتۆ مناڵەکان لانێ هەر نەشێخۆن و تامیشینەکەن جا ئێمە لە تەوەری یەکەمی بەرنامەکەی ئەمڕۆمانە قساکەین لەسەر ئەوەی کە کاتێککە ئیتر گۆڕانکاری بەسەر وەرزادێت بۆ نمونە ئێستا کە ئیتر خەریکە وەرزی سەرما دەست پێکات تۆ چۆن گۆڕانکاری بەسەر ژەمەکانی خواردن تا بهێنیت لە ئێستا ئەبینین بۆ نمونە کۆمەڵێک لە خواردنەکان وەک تەڕەساس و ئەمانە لە بازاڕە زۆر بووە بەڕاستی ئەمە حکمەتی چییە بۆ نمونە کوردەواری ئەم جۆرە لە خواردنانە ئیتر بەرەوزستان کە چۆن ئەبینیت لە سفرەکانە جێ بۆ کراوەتەوە ئایا حکمەتێکی هەیە لەسەر ئەم بابەتە دوێن هەر بۆیە لەگەڵمان بن چونکە بە میواندارەتی بەڕێز دکتۆر چیمەن ساڵح پسپۆڕی خۆراکی کلینیکی لەسەر ئەم بابەتە ئەمانەوێت زانیاری زیاتر وەربگری. دکتۆر چیمەن سڵاوە لێبێت زۆر بەخێر بێت. لە بینەران و هیوادارم بەسوود بێ ئەم گفتوگویی کە ئەیکەین لەسەر خۆراکەکان. جا ئێستا ئیتر خەریکە وەرز سار دەبێت دکتۆر ئێمە زۆر جارەڵێ بۆنەوە سەر و پێ بۆ زستان باشە بەڵام ئێمە وەڵڵاهی کەسی وا هەیە 12 شەوی هاوین چۆ سەر پێ بەڵام خۆی لە ڕۆزانستی دروستەکە و بەڕاستی ئەبێ کاتێک کە تۆ بۆ نمونە گۆڕانکاری بەسەر وەرزە هات ئێستا هەر کە خەریکەی تر سەرما و سۆڵە دەست پێکە ئەبێ چی بکرێت لە ژەمە خواردنەکان چۆن گۆڕانکاری بەسەر خواردنەکانە بێت بە تایبەتی لە وەرزی پاییزە گۆڕانکاری هەم لە مەزاجی ئینسانەکانیت ئەگەر سیر بکەن زۆر بەمان لە ماڵەوە تااقەتمان نییە زیاتر حەزەکەین بخەوین زیاتر پاڵکەوین لە ژوورەوە دانیشین ئەمە یەکێکە لەوانەیە کە مەزاجی ئینسان ئەگۆڕێ کە ئابە زیاترە بێ قەلەقی زیاترە بێ بە تایبەتی بۆ ژنان و خەریکی ماڵ و ئەبێ هەستەکەن ئەرکی زستان زیاتر ئەبێ ئەمە لەلایەکی کە لە بەرەوەی باران بە تایبەتی ئەگەر تۆزێت تەخیر ببێ و تۆز زیاتر ئەبێ لەم کاتانەیە حساسی زۆرتر ئەبێ کۆکین و پژمین و لوتەڕبوون و ئەمانە کە شتێکە پێڵێن هستامین کە لە لەشا دروستە بێ بۆ دژی ئەو تۆز و خۆڵەی کە لە ناوجەوەکەیە هەیە باری سێیەممان کە ئینسان زۆرتر دائەنیشێ لەوانەیە قەبزی زیاتر ئەبێ میوەکانیش کەعنی کەمێک کەمە بنەوە کەمتر یانجاری وهەیە کاتی نییە ئەو کەسە سەوزە زۆرتر بشواتەوە لە بەرەوە یەکێک لە بارەکانی تر ئەو قەبزەیە کە تووشی ئینسانەکان ئەبێت هەروەها لەشی ئێمەش پێویستی بە کە ئێمە یعنی خوارد نەخۆین دژە ئۆکسان لە لەشمانە دروستە بێ ئێمە پێویستمان بە دژە ئۆکسانە بۆ ئەوی ئەو ئۆکسانانە لابین کە ئێمە ئەزانین ئەو ئۆکسانەیە هەم تووشی پیریمانەکە و ئەگەر ژمارەکەی زۆر زۆر بوو بۆی هەیە لا سەمحەڵڵا یعنی تووشی سەرەتان و ئەوانە ببین طبعا بە کەمێتێکی زۆر زۆر بەربڵاونا بەس یعنی ئەنتی ئۆکسەدانتەکان ئەو بۆ ئەوە باشە لەبەرەوە ئێمە پێویستە کە ئەم گۆڕان جگەلەوەی کە لەشی خۆشمان پێویستی بە خواردنە یعنی بێجگە لە ئەم گۆڕانکاریە تازانە لەبەرەوە ئێمە پێویستە ژەمەکانی وەرزی پاییزمان بگۆڕین ئێستا ئەگەر بین پرسیار بکەین چۆن بیگۆڕین بۆ هەر یەکێک لەو حاڵەتانی کە باسم کرد بەر لەوێ بچینە لای ئەوەی گۆڕینی خۆراکەکان لە وەرزەکان ناچوانە باسێکی هۆ بکەین کە ئێمە ڕۆژانە هەر تاچێکمان پێویستمان بە چەند ژەمی خواردن هەیە بۆی کە پرۆتین و وزەی لێوەربگرین و دواتر بەکاری بێنینەوە ئەوەی کە گرنگە بات تۆزێ باسی داونەریتی خۆمان بکەین خواردە کوردەواریەکان یعنی ئێمە هەر لە باو باپیرانمانەوە کۆمەڵی خواردن هەیە زۆر گرنگجیمان پیاوە و ئەو خواردنانە خواردنی سەرەکیمان بوون و لە ژەمەکانە بەکارمانهێنەوە هەندێک خواردنیش تایبەتە بە تایبەتی کە ئەمڕۆ هەینی قساکەین داوانێت لە زۆربەی ماڵ کۆمەڵی خواردنی لە ڕۆژەکانی کە ئامادە نەکرێت لەم ڕۆی ئامادەکرێت چکام و هەندامەکان لە ماڵەوەن و خوانێکی خۆش بڕست ئەو خواردنانەی کە ئێمە پێویستە سوودیان لێوەربگرین ئەو خواردنانەی کە پێویستە بە کەلتور و دابنەریتیەمەوە تا چەند ئەتوانین ئێمە هەم چێژی لێوەرگین هەم سوودی تەندروستی لێوەرگین هەم توانین ئەو ڕێژە پرۆتینی لێوەرگین کە مەبەستە سەرێکیەکەی منەوەیە کە ئێستا زۆر دوورکەوتوینەتەوە زۆری نەمان لەو خواردنانە خۆمانەوەتە خواردنی سەفەری خۆمانەوەتە کۆمەڵی خواردن کە زیانمان پێگەێنن خۆمانەوەتە کۆمەڵی خواردن کە کاربۆیداتێکی زۆری تیە چۆن ئێمە گرنگی بۆ خواردنانە خۆی ئەگەر سیر بکەین کێشەی ژەمی ئێستای خێزانەکان زۆربەی پرۆتینی تیا کەمە ڕیشاڵی تیا کەمە کە زۆر پێویستە بۆ لەش بەرامبەر بە ئەوە چەوری خراپە
خراپەکان یعنی خۆی چوری دوو جۆر چوریمان هەیە چورێکی باش ئەگەر بە ڕێژەیەکی باش زۆر پێویستە ئێمە بیخۆین بەس سود یعنی ڕۆنە خراپەکان کە بە ڕێژەیەکی زیاتر ئەخرێ و بە تایبەتی جێی داخکردنی ڕۆن و ئەم شتانە یعنی کە ئەڵێ هەم ڕۆنەکە خۆی ڕۆنی بەستووە ئەهێنێ داخی شێکاڵێ وڵا برنجەکە تامی زۆر خۆشە بێ ئەجا دەست زۆر کەسم بیستۆ ئەڵێ جا ئەگەر ڕۆنەی قرچێنی و داخینەکەی برنجەکەی ناخورێ ئەی بۆچی ئێمە ئەشی خۆین و زۆر ئاساییە هەر فترێکە لە بروی زمان تامە تام لەگەڵ شتێکا ڕایەی یعنی لێرەوە ئەم مێمەرێ ئێوە یعنی داوا لە خەڵکانەکەم بە تایبەتی ڕۆنی بەست و لابن لە ماڵەکانتانە ڕۆن داخ مەکەن بە هیچ جۆرێ چونکە ئێمە کە زۆر بەشی ئەڵین شتی سوور کراوە خراپە لەبەر سوتاوی یعنی ڕۆنەکەی کە زۆر داخەبێ یعنی ڕۆنی بەستوو بەکارنەهێنن ڕۆنی بەست و بەڵێ ڕۆنی بەست و فەرقەیە لەگەڵ ڕۆنی کوردی ڕۆنی کوردی ئەم ڕۆنە طەبیعیەی کە لە ئاژەڵەکان ئەگیرێن ئەمە سەتا چلی وەکو زەیتی زەیتون وایە ئەوەی کە پێڵن مونۆ ئەنساتوریتد فات سەتا شەستی ڕۆنە بەستووەکەیە کە ئەگەر زیادە خۆریتیا بکەین زیانمان پێ ئەگەیەنێ ئەگینە ئەگەر زیادە خۆریتیانەکەین ڕۆنێکی تەندروستە بەڵام ڕۆنی بەستووی ناو ئەم سەتڵەکان و ناو تەنەکانەکانی کە لە بازاڕە هەیە ئەوەی لە بازانستی پێڵێن هایدرۆجینەیتد هەر ڕۆنی ڕوەکیە بەڵام هایدرۆجینی بۆ زیادەکرێ بۆ ئەوەی هەم تامی خۆش ببێت هەم زیاتر ئەمێنێتەوە فترێکی زۆر ئەمێنێتەوە و خراپ نابێ یعنی حتا ئەوە بینەران خۆیان ئەتوان ئەو شتە بکەن کەوچکێک لەو ڕۆنە بێنە و کەوچکێک کەرەی کوردیان ڕۆنی کوردی بێنە لە دەرەوە لەبەر هەواداینێ بە فترێکی کەم سیرەکەی ڕۆنە کوردیەکە تێکەچێ ئەوەی بە کوردی پێڵەن بۆ بابووە یان هەوا ناخۆشی کردو حتا ڕەنەکەشی تۆزێک ئەگۆڕێ دکتۆر لای ئێمە و بینەرانش باتۆ زەڕوونتر بێت چکە هەندێک جار سەحر لە پرۆگرامەکەی خۆمانەوە چەند بەڕێزێک کە پسپۆڕ و لە بواری خۆراکە باسی زەیتیانە کرد لەوانەیە سا بینەرەکانشمان زۆریان ئەچن ڕۆنە بەستووەکان ئەوەی کە پێڵی ڕۆنی تەنەکە خو ڕۆنی سەتڵەکان ئەکڕن ئەڵێمە باشترە بەستا بەڕێزە ئاماژە بۆی ئەڵەی ڕۆنە بەستوەکانیش دوورکەونەوە لێ لەگەڵ زەیتەکەیە هەردووچیان دوورکەوینەوە لێ یاخود چۆر پێمان خۆشە ڕوونکردنەوە ئەگەر قسەکەی دکتۆر چیمەند بمبورە کە ئەشی بڕم هەر لە درێژەی قسەکەی سەرکوە ئێمە لە بەرنمەکەی خۆمانە میوانمان هەبوو پسپۆڕی خۆراک باسی ئەویان کردبوون منە تۆ لەگەڵ ڕۆنی شلەکەیە ئەو ڕۆنە بەستۆش بەکار بهێنە یعنی بۆی خەڵکیش تۆزە سەری لێشەوە بۆی تۆ زێلامان ڕاستە زۆربەی من ئاگاداری ئەوم کە ئەڵێن ڕۆنی بەستوو فەرق هەیە لە بینی ڕۆنی کوردی کە بەستووە کە بەستوێت یعنی ئێستا ئەگە ئەمومانەگەر ڕۆنی کوردی بەکار سیر بکەین ئەگەر کەرە بەکاربێنین دیسان بەستوێتی یعنی سائل نییە جیاوازی زۆرە لە بینی ئەم ڕۆنە کوردیەیە لەگەڵ ڕۆنی تەنەکە یعنی ڕۆنی تەنەکە ڕۆنێکی بەستووی خراپە ڕۆنی کوردی ڕۆنێکی بەستووی باشە کە وەکو پێم وتەن یعنی سەتا چلی وەکو زەیتی زەیتون وایە حتا بە دوو گیش کە یعنی کە ئەخورێ ئەمیش بە هەمان شێوە بڵێ بەڵام هەڵەیەکی کاکە ئەکرێوەرە ببورن دوورەکەوینەوە لە مینەکەی خۆمان هەیە چێ یعنی دووگی حیوانە کڕێ لە ماڵەوە داخیەکە ئاوەکە یعنی ڕۆنەکەی لێ ئەگرێ دوایی ئەم ڕۆنە ئەکاتە تەنەکەیەکەوە و بەکاری ئەهێنێتەوە کە ئەمەش دیسان هەڵەیە یعنی ئەو کەسە ئەتوانێت دووگەکە بخاتە فرێزەرەوە بەشی پێویستی ڕۆژانە دەربێنێ مەسەن لە بەڕادا دایبنێ کە داینا ئەو کاتە ڕۆژەکان یعنی بەپی پێویستی دەری بێنێ گەرمی بکە و دوایی بەکاری بێنیان بۆش لە ئەتوانرێ پارچە پارچە بکرێ و ئیتر لە بریشەوەی دووکەکە بیخاتە ناو چێشتەوە بەڵێ ئەگەر یعنی داخیشی کرد ڕۆنە یعنی کە ڕۆنەکەی لێگرت ئەم ڕۆنە نابێ بمێنێتەوە فترەیەکی پێ بچێ چونکە دیسان ئەویش کاردێکە کا لەگەڵ هەوایە جەنابەت باسی دووکی حیوانت کرد ئەوەی کە بۆ نمونە لە جارانە هەر ڕۆنی کوردی ئەمانە لە زستانانە زۆر زیاتر بەکار ئەهات دکتۆر بە ئێستا تەورەکەمان لەسەر ئەم بابەتە درێژەی پێبین کە کۆمەڵێک لە خواردنەکان هەبوو وەک گەنمە کوتاو ترخێنە شەلەمین ئەمان دۆینە لە زستانانە خەڵک زیاتر ئەیخوارد بەداخەوە ئێستا ئەبینین بەو شێوەیە نییە ئەبێت لە زستانە بەڕاستی کامێک لە خواردنەکان زیاتر جێی بۆ بکرێتەوە ئێمە ئەگەر ینی بە خاڵەکان بڕین ئەوەی کەوتمان بۆ مەزاجمان ینی خراپە بێیان ئەتوانین بڵێن ئەم خواردنانە بۆ هەموو ئەم حاڵەتانە باشە مەسەڵەن ئەوەی کە جارانە کرا ترخێنە ئەکرا
کە بەتەڕی پیانەوت تەڕەساز هەروەها دوینە ئەمانە ئەکرا و ترشیا دەکرا ینی ئەم کاتانە ژنان خەریکی دروستکردنی ترشاد بوون هەرسێ ئەم مادەیە کە زۆر پێویستە کە ئەترشێنرێن نەوع بەکتریایەکی سوودبەخشی تیا دروستە بێ کە ئەم بەکتریا سوودبەخشانە کە ئەچێتە جەستەی ئێمەوە بەمەرجێن عنی نەکوڵێنرێ هەر بەکاڵی عنی دوینەکە کاتێکە ترشاوە کە هەر خۆی ترشێنراوە بە حاڵەتی سەلکەکە نەخێر بەتەڕی یعنی هەم ترخێنەکە بەتەڕی کە پێوترێتە ڕەساز هەم دوینەکە کە ئەم کاتانە پایزان زۆر خوراوە ئەمانە چیان تایە هەروەها ترشاتیش بەمەرجە سرکەکەی نەکوڵێنرێ کە یعنی ئەو کاتەی یەکەم ئاوەکەی یەکەم ئاوی ئەگیرێ ئەمە پڕە لە بەکتریای طبیعی ئەم بەکتریا طبیعیانە ئەگەر ئێمە سەیری جەستەی خۆمان بکەین ڕێژەی بەکتریا زیاترە لە ڕێژەی خانەکانی ئێمە بەڵام ئەم بەکتریانە سوودمان پێ ئەبەخشن نایەڵن ئیلتیهاب زۆر ببێ نایەڵن بەکتریا زۆر ببێ لەم کاتانە کە ئەچێتە لەشی ئێمەوە لەبەرەوە خواردنی تەڕەساز ترخێنە یعنی دوینە یان هینەکان ترشیاتەکان زۆر باشن ئەی بە چێشت چۆنە دکتۆر چێمان بە چێشت جاری وا لەگەڵ کوڵاندنا بۆیە وتم سرکەش کە بەکار بێنرێ بۆ مەبەستی ئەوەی کە لەشی ئێمە بەقووەتر بێ نابێ بکڵێنرێت چونکە ئەویش بەکتریایە بە کوڵانێکی زۆر دیسان لە ناوە زۆر باشە بچینە لای کۆمەڵی خواردنی کوردەواری کە هەر با لە شاری سلێمانیەوە دەست پێ بکەین لە گوندەکانەوە دەست پێ بکەین هەر لە باو باپیرانمانەوە ماڵێک بۆ خۆی کارکەیەک بووە هەم لە دۆشا خۆی دۆشایی دروست کردووە هەم بەبێ وەرزەکان تەماتە و بامیە و کۆمەڵە لە ئەو بابەتانی پێویست بۆ ڕۆژانە بەکار بێ ئەگەر لە وەرزی خۆشانە بێ و شکراوەتەوە هەڵگیراوە و لە وەرزی کیا بەکاراتوە جا ئەوەی کە لە دایک و باوکمانەوە ئەیان بیسین و لە باو باپیرانەوە ئەیان و خواردنی ئەو ساوەک و دەرمانی ژوا بووە ئەنجا خواردنەکانیش بەپێی مەبەست بەکارهاو مناڵێک دانی دەرا و گەرمە کوتاویان بۆکرد وەرزی زستانە و بارانێکە باری ڕاستەخۆ سورۆزایی لە ماڵەوە ترخێنە هەیە گەر نێو گەدراوسێکە و هەیەی ئەو قاپێکی بۆ هێنا ینی خواردنەکان ئەمەنە گرنگی پێدرا ئەڕشتیتەوەی کە وەرزەکە تۆزە بەرەو سەردی بڕوات و باران و سەرمایەکە بێ دەستیانە کرد بە کفتە و بۆ نمونە کۆمەڵی خواردنە گەرمەکان سەر و پێ و ئەوانە کە سوودی لێ بینن پێم خۆشە باسە لەو خواردنە کۆنانە بکەی کە زۆربەی کەس لە باتیەوەی کە یەکێ نەخۆشەکە و سوپێکی گەرمی بووە کە نیسکێکی گەرمی بووە کە کەسەکە چاکە بۆ بێوی دەرمانیش بەکاربێنێت ئەوانە چەند بەسوود چیەکرانی جاران ئەوانەی کە ئەوی خواردنانی ئێستا جەنابەت باسی کرد هەمووی ئەخورا لەبەرەوەی هەمویان پڕ بوون لە فایبەر یعنی ئەوەی کە پێڵێن ڕیشاڵی خواردنەکان چونکە ئێمە دوو جۆر ڕیشاڵمان هەیە ئەو ڕیشاڵەی لە ئاوا ئەتوێتەوە ئەو ڕیشاڵەی کە لە ئەو ناتوێتەوە هەر پیسایی زیاترەکە نایەڵێ چەوری زۆر بمژرێ نایەڵێ شەکر زۆر بمژرێ لە لەشا لەبەرەوە ئەو خواردنانی ئەگەر بگەڕینەوە بۆ بیدایەتی خواردنەکان هەمویان دانەوێڵەکان بوون یعنی ئەو شتانەی کە زۆر گرنگە من بۆ ئەوەی یعنی کورتی کەمەوە ئەو کاتە بینەران خۆی بە چۆنی حەزیلەتی یعنی حتا ئەتوانێت بە زەردی کاوتێکەڵی سەوزە و زەڵاتەی بکەن مەسەلەن ماشەکان ئێستا لە زۆر ماڵە ئەسڵان لەوانەیە ماش هەر نەچێ بە ماڵیە کە ماش سپی هەیە سەوزی هەیە ڕەشی هەیە ئەمانە کە هەمویان زۆر پێویستن بۆیە ئێمە ئەڵێن کاتی ئەوترێت ترخێنە باشە ترخێنە ئەوەی باشە ڕیشاڵێکی زۆری تایە زائیدەن چەند جۆرێک لە دانەوێڵەکانی تایە چەند جۆرێک لە پاقلەمەنیەکانی تایە وەکو نیسک وەکو میوەکانی تر مەسەن حتا میوەکانی تێکرێ کە هەڵوژەی تێکرێت کە ڕیشاڵێکی زۆری تایە قەیسی تێکرێ کە دیسان ئاسنی تایە ئەم خواردنانە بەس ئەگەر بیگەڕێنینەوە ئێمە هەدەفی ڕئیسیمان لە خواردنی ئەم جۆرە خواردنانە و تەشجیعکردنی خەڵک ئەوەیە کە تۆ چرەساتەکان تۆوەکان وەکو مەسەلەن کونجی هەروەها تۆوی کەتان کە تۆوی کەتان بۆ هەموو وەرزەکان یەکێک لە کێشەی سفرەی ئێمە خوانی ئێمە ئۆمیگا سێمان کەمە لەبەرەوەی ئێمە ئۆمیگا 6 زۆرە خۆین ئەوەی کە زەیتەکان کە وتمان زەیتەکانیش ئەگەر طبیعی بێ باشە و ئەگەر طبیعی نەبێ و دروستکرای بێ و ماوەیەکی زۆری بەسەرا بچێ کۆن ببێ کە ئەمانیش ڕاستە زەیتن بەڵام خراپن ئەمانە دەوڵەمەنن بە ئۆمیگا 9 کە ئەم ڕێژەی ئۆمیگان و ئۆمیگا 6 ئەبێ ڕابگیرێ لە 20 زیاتر نەبێ کامیان بۆ جەستەی ئێمە بەسوودە هەردووکیان بەسمەوەی کە جەستەی ئێمە کە ئەوەی ئێمە کەمە لە خواردنەکانمانە ئۆمیگا 3 ئۆمیگا لە 3 لە چیا هەیە لە ڕۆنی ماسیە هەیە
لە کەتانە هەیە کە یعنی ئەوەی کە ئێستا یعنی دەستگاوێت تۆوی کەتان بەڵێ لەبەرەوە ئێمە پێویستمان پێێتی تۆوی کەتان چۆنی خواردنەکەی یا ئەتوانرێ بیکەیتە دەمت وەکو بنێشت هەر بیجووە هیچ تامێکی نییە یا ئەتوانرێ ورد بکرێ بە مەرجێ وردکردنەکە 24 سعات زیاتری بەسەرانەچێنە هەیە یعنی ئەڵێ قوتوویەکم هاڕیەوە لەسەر عینەکەم داناون بە فرێشی ئەبێ بکرێ ئەتوانرێ بکڵێنرێ بەڵام لە کاتی کوڵانە لینجیەکە یاتەوە زۆر کەسەیە لەو لینجی پێی بێتاقەتە بێ کە ئەمە ڕیشاڵێکی زۆر زۆر چاکیشی تایە هەتا ئەو کەسانی کە تووشی قەبزیشە بن ئەتوانن بەکاری بێنن. یان ئەتوانێت هەر بکرێتە ئاو شەو بکرێتە ئاوسری بنرێتەوە تا بەیانی و بەیانی بخورێ هەر یەکێک لەم ڕێگەیانە زۆر باشە بۆ ئەو توانەی کە زۆر هەرزانن زۆر لە بەردەستان ئەگینا چیاسی دیشەیە ئەمانەش باشە بەس لەوانەیە کەمتر دەستکەوێت لە بازاڕەکانە کەمێک گرانتر بێ بەڵام کەتان زۆر زۆر هەرزانە و لە ناو بازاڕەکانمانە لەم جۆرە تویانە زۆر جار دەستکەوتنی یاخود لەوانەشە لە بازارە زۆرە بەڵام کەتان بە کیلوی بە 4000 لە بلوانەی لە زۆربەی ماڵەکانە کەم بێت بەڵام ئەمەی کە تۆ باسیەکەی بێگومان سوودی هەیە و کە بتوانێت گەرە خۆی بێت یاخولەکە کۆمەڵە خواردنی کە تێکەڵ بکرێت دکتۆر با باسێکیەوە بکەین کە ئەو خواردنانی ئێمە باسیەکەین بە پێی وەرزەکان ئەگۆڕێ بەردەوام لە ماڵەکانمانە کۆمەڵێک لەم خواردنانە کە ئاماداکەین کۆمەڵە داو دەرمانیشی بۆ ئاماداکەین ئەو داو دەرمانانە تا چەنە بن بە سوود لەگەڵ خواردنەکەی بۆ جەستەیە بەڵێ ئێمە کە بۆچی وتمیانی ئێستا ئۆمیگاتری ئیلتیهاب و یعنی هەوکردن لە لەشاکەمەکەنەوە لەگەڵەوە چەند گیایەکمان هەیە ئێمە جگەلەوەی کە دانەوێڵەکان بە مەرجێ دانەوێڵی سپیکراو نەبێ زۆر سپی نەکرابێ بە کەڵکە گیایەکانیش ئەو گیانی کە لە ناوماڵا بە زۆری لە زستانە بەکار ئەهێنرێ یەکێک لەوانە زەردەچەوە دارچینی جاترە بۆ خۆی سڵیدەلیەکە حتا دژە هەوکردنە ئەوانەی کە کۆکەیەکی بەردەوامیان هەیە بنەبەلەک یعنی یەکێکە لەو شتانەی کە دژە هەوکردنە و بە تایبەتی یعنی حساسیە کە لە مۆرزەیە ئێمە ئەزانین هەموو ئێستا بینەران ئەوانەی کە حساسیان هەیە لە مۆرزەیە بە تەواوی حساسیە لیان زیادەکە لوتیان تەڕا بێتاقەتن سەریان ئێشێ ئەمە ئەم مادەی هێستامینەیە کە لە لەشا دەرەکرێ ئەم مادەی هێستامینە لەم کاتەیە بەچی توانین بلۆکی بکەین بە یەکێک لەوان سێو خواردنی سێو گێزەر پیاز بۆچی پیاز یعنی زۆر زۆر باشە بە تایبەتی لێ ئێستاە کە ئێمە برنج لێنین یان گەنمە کوتاو یا هەر شتێک لێنین باشە زۆرترین ڕێژەی پیازی تێ بکەین لە بەرەوەی پیاز هستامین کەمەکاتەوە و ناهێڵێ ئێمە تووشی ئەم حساسیە ببین هەروەها لە گیایەکانیشە جاترە کە زۆر زۆر باشە بنەبەلەک دیسان ئەمانە هەمووی باشە زەردەچەوە سیر زەنجەبیل بڵێ ئەمانە کە هەمویان گیان هەم تامێکمان ئەیاتێ ئەوەشی کە بە تام حەزی لێنە بێیان زۆر جار هەیە ئەڵێ مناڵان ئەگەر جاتری تێکەم نایخوا ئەم جاترێ ئەتوانرێ وەکو چا ئەتوانرێ بخورێتەوە زەردەچەوە نیو کەوچکە چای ئەتوانرێ بکرێتە پرداخێک ئاوە و هەر ئاوا بخورێتەوە بەس یعنی نابێ زۆری لێ بخۆی ئەم گیانە یعنی وها دروست کراون کە بە کەمی زۆر سوودیان هەیە و نابێ زیادە خۆری تیا بکرێن یەکیشتر کە لەم وەرزەیە زۆر زۆرە و زۆر کەس نایخوا کولەکە زەردەکانە ئەم کولەکە زەردەی کە لە پاییزە هەر لە کوردەواریشە پێڵم کولەکەی پاییزە کە بەڕاستی فایبەرێکی زۆری تایە نایڵێ تووشی قەبزی ببین هەروەها بێتا کارۆتینە ئەو مادە پرتەقاڵی کە تایەتی کە ئەگۆڕێ دوایی لە لەشە ئەگۆڕێ بۆ ڤیتامین ئەی کە یارمەتی مەناعە و حتا بۆ مناڵ یارمەتی گەشەکردنیشیانەیە بۆ گەورەی یارمەتی پێست ئەیە ئەمە لە لای خۆمان وەکو چێشتی لێ ئەکرا وە خەڵوا لە ماڵی هەر جۆرێک بەڕاستی ئەمە هەر سوودەکانی ئەهێڵەیان دەستوری کوشەوازی بەس ڤیتامین سی تیا عادەتەن ڤیتامین سی بە زۆر کوڵاندن لە ناوەچێ لەبەرەوە ئەتوانین ئێمە ئەو کولەکەی حتا بە کاڵیش ئەتوانرێ ورد بکرێ لەگەڵ هەنگوینیش خۆی یەکێکە لەوانەی کە دژە ئیلتیهابی لەشە بەڵام زیادە خۆریتیان نەکرێ ئەتوانرێ بخورێیان ئەتوانرێ لە ئاگرێکی کەس بخرێتە سەر ئاگرێک کە کەم بە هێواشیان بتانی بە هەڵم بیکڵێنی کە ئەمە سوودەکانی هیچ لە دەست نایە و زۆر زۆر بە سوودە بۆ لەش باشە زۆر
ئێستایەکێک لە بینەرانشمان پەیوەندیان بە بەرنامەوە کردووە باسی ئەوەی کردووە بۆ نمونە جاترا بنەبەلەکە جەنابەت باست کرد ئەمانە چۆن بۆ نمونە ئێستا کۆکە زۆرە لە ناو خەڵکە بۆ نەخۆشیە گیان کێشێک وەکو کۆکە چۆن بەکاربهێنرێت جاترا ئەتوانرێیان حتا بنەبەلەکیش هەر ینی بینەران بۆ ئەوەی کە یعنی قەت زیادە خۆری لە گیایەکانانەکەن ئەم سێ پەنجە زۆر باشە بۆی بەکاربێنە پەرداخێک ئاوی لە کۆڵ جاترەکەی تێکەیان بنەبەلەکەکەی تێکە داینی ئاوا بە دەدەقەیەک وەکو چۆن چای سەوز یعنی چاخوێنێ چونکە چاش هەر دیسان بەستوودە بە هەمان شێوە بکرێتە ناو پەرداخێک ئاوە 5 دقەیەک لێ بگەڕێ دوایی بی پاڵێەوە بیخۆ سوودەکەی بە تەواوی لێ ئەکرێ شتێکی کەکە زۆر گرنگە بیرمان نەچێ لە دوای چەرەسات و دانەوێڵە و پاقلەمەنیەکان کە هەمویان ئاوە خواردنەوەی ئاو هەیە بەجارێک چەند پەرداخێک ئاوە خواتەوە کە ئەمە دروست نییە باشە ئاو دانیشتبی ئیسراحەتت کرد دەبیانی لە شوێنێک کابی کە دانیشتبی ئەنجابی خۆیتەوە کە هەر نیو سەعات جارێ ئێمە ئەتوانین پەرداخێک ئاو بخۆینەوە کە دیسان ئەمیش ئەم ڕیشاڵانە و ئەکا کە یعنی ئەو پیسایە ئەو خواردنەی کە لە لەشە لە دەرەوە یعنی کراوەتە ڕێخۆڵە ئەستورەوە فڕێ بدرێتە دەرێوە بێجگەلەوەی کە لێشیشمان بەهێز بکە لەبەرەوە پێویستمان بە خواردنەوەی ئاوێکی ڕێژەیەکی باشە لە ناو سەلاجەش ئیتر پەما بێت بەڕاستی وەرزی نەماوە دکتۆر ناوەڵڵا هەتا بمێنێ بەڕاستی لە هاوینیشە زۆر هەڵەیە کە خەڵک سەهۆڵاوە کاوی هێنێتە سەرسفرە تەنکی زۆر سپاس بۆتەوە بە هیوای ئەوەی کە گفتوگۆکانمان سوودی هەبوو بێ و ئاماجی سەرێکیمان پاراستنی ئەو خواردە کوردەواریانەی و کە بە پێی وەرزەکان ئێمە بەکارێنی لە ناو ماڵەکانمانە ئەو بینەرە بە ڕێزەشمان کە پەیوەندی کرۆ بە هیوایەوەی سوودی وەرگرت بێلەوەی کەەوە چۆن پێدوت بەکاری بێنێ بوو لە کوتایی چاوەنەریش زۆر باشە بۆ ئەم وەرزە کە دیستان ئەویش ئرتیابات کەمە کاتەوە لە لەشە و زەختدا ئەوەزێنێ بۆ ئەوەی کە لە ماڵەوەیە دەستەکانی خۆش سپاس بۆ ئامادەبوونێت زۆر بەخێر بێت زۆر سپاس